کەرکووک من زانیاری زۆر ورد و درشت و دقیقم هەیە لەسەر مەلەفەکان و دۆسیەکانی کەرکووک، لەسەر گەندەڵی، لەسەر هەتکردنی ناموسی خەڵک، لەسەر تعدا، لەسەر هەڤاڵانی پارتی لە 2003 لە پرۆسی ئازادی تا 16 ئۆکتۆبەر. بۆیە محەممەد خورشید حەمەی خورشید کە هەر لە بڕوانامەکەی بگەوە تەزویرە ئەبەر کەس نازای ئامادەی لەکوێ تەواو کردووە، خەڵکی کوڕی خەڵکی ڕای کردو بۆ هەولێر دوای 16 ئۆکتۆبەر وازی لە کۆلیژ و پەیمانگاهینەوە بۆ حەمەی خورشید کراوەتە مۆڵەت موچەکەشی وەرەگرێت. خەڵکیش ڕای کردووە لە خوێندن دواکەوتووە و فەسڵ کراوە. ئەمێ بەرپرسیاتی جەنابی سەرۆک بارزانی، جەنابی خۆشەویستی هەمویان کاکە مەسعود، ئەمەیە بەرپرسەکەی تو لێکردن و سراع لەگە بنەماڵەکانەکە، سراع لەگە بنەماڵەی منەکە. من برای عەبدولخالق و عەبدولخالق لە شەخسیە و پارتیە، عەبدولخالق لە شەخسیە پایدەیان لە سزنی ئەمنی کەرکووک و ئەمنی عامە لە هەفتا بەیانی 11 ئازار هەفتاش لە سزن بووە، دوای بەیانەکە ئازاد کراوە. ئێمە ئەو بنەماڵەیەین محەمەی خورشید تعدا لە هەموو گەنجێکی شهادەدار دیش بە هەموو کاژێرەکان و بەرپرسە ناوچە بە شەرەفەکان و ئەوانەی ڕفراندۆم وەک پێشبێگە ئاسا ڕفراندۆمیان کرد، ئەوانەی دکتۆر شاخەوان و مامە سەرنجوایان سەرخست کە ئەو لە کەرکووک وای ڕێمەیە پارتی کورسیشی نەینایە. ئەمانە خەریکی پارە خواردن و دعوەت و دعوەتکاری. من شایەتیم لایە کە پارەیان داوەتە خەڵک بە تەلەفۆنی محەممەد خورشید حەمەی خورشید کە پارەی شاغی وەرگتودایەتێ